دەسەڵاتی مووسڵم لەم مەسارەدا نزیکەی 40 گەڕە کۆنتڕۆڵ کراونەتەوە. هێرشی سوپای عێراق خەریک کە دەگاتە سەر ڕووباری دجلە بەم گەڕەکانەدا دەڕۆم کە بە شەڕی قورس و دەستەویەکە کۆنتڕۆڵ کراونەتەوە. ئەسەواری دوای جەنگ لە شەقام و کۆڵانەکان بەسەر دیواری ماڵەکانەوە دیارە. خەڵک لە دەرێن دوای تاریکی دەیانەوێ لە هەموو شوێنێک ڕووناکی ببینن. نان ئەمنیەت و سەقامگیریان دەبێت، هێشتاش بۆیان معلوم نییە لە دەسەڵاتی زۆری نەشیعەی بەغدادا چارەنووسیان چی دەبێت. لەم ناوچەیەدا بە پێ ڕۆیشتن مجازەفەیە. چەکدارانی داعش دەست ناپارێزن، بە قەناس و هاون خەڵک و یاری مناڵانی گەڕک دەکەنە ئامان. ئۆپراسیۆنی مووسڵ لە حەدەی دەی 2016ەوە دەستی پێکرد. هێزی هاوپەیمانان تا ئێستا زیاتر لە 5,000 بۆمبیان لەسەر کێژەکانی داعشدا باراندووە. زیاد لە 1000 چەکداری خەلافەت کوژراون. مەزەندەوایە هێشتا نزیکەی 4,000 چەکداری فوگوڕ لە مووسڵ مابن. ئەوانەشی بەلەسە دەبن، دەگیرێن یا دەکوژرێن. فڕۆکە جەنگەکان هەر پێنج سزی مووسڵیان تەقاندنەوە. بەمان ڕێگری لە داعش کراوە چەک و تەقەمەنی لە بەشی ڕاستەوە بۆ لای چەپی مووسڵ ببات. ئیدی چەکدارانی خەلافەت ناتوانن لەم بەروەوبەری مووسڵدا تەراتێن بکەن. لەم بەرزایەوە لە لای ڕاستی مووسڵ دەڕوانم. شار لە بەردەم مایە 135 کۆنتڕۆڵ کراوەتەوە، بەڵام ئەو بەری هێشتا گیرۆدەی تەخەلوف جەهالەت و حکمی قەرەخوشە هەموو شوێنێکی ڕەش دەکاتەوە. لەوێ شەڕە هەلیکۆپتەری ئاپاچی لە داعش دەدەن. ئەمریکا بە موشەکی هایمارس ئەو خانوانە دەکاتە ئامان کە ئەمیرە هەوەسباز و شەهوانیەکانی داعشی تیادان. هایمارس گەلێک بەکارە، بە دروستی ئامانج دەپێکێ پێشووی هەر موشەکێکی 90,000 دۆلار. یعنی 3 مانگدا 300 هایمارس لەگەیانەوە بەرەو بارەگاکانی داعش لە مووسڵ دەقێدراون. هێنی پێشڕەوی سوپای عێراق بۆ ناو مووسڵ شەڕی قۆناغی یەکەمی ئۆپراسیۆن بوو کە هێزی پێشمەرگە کردی. پێشمەرگە هێڵە سەختەکانی بەرگری داعشی لە دەوروبەری مووسڵ بەزاندن. دواییش هەر بە پشتی هێزی پێشمەرگە سپاسەری بە کۆڵانەکانی مووسڵدا کرد. لە باشووری کوردستان شەڕی داعش نەما، پێشمەرگە گەیشتە دوایین سنووری کوردستان.